بێگومان لەگەڵ زیادبوونی گەشتیاری پزیشکی لە هەرێمی کوردستان دەمەنوێت تاوتوی زیاتری بابەتەکەش بکەین داخۆ ئەو خەڵکەی کە لە خوار و ناوەڕاستی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەو خزمەتگوزاریانە چۆن لەبەردەستە بۆیان و بابەتی تەندروستی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا سەعید ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر ئەەکەم سەبارەت بەم بابەتە. ئەم کاتتان باش دکتۆر، سەردانی گەشتیارانی پزیشکی بۆ هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنەوە؟ زۆر سوپاس بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24ش. حقیقەتەن ئەوەی کە لە ڕاپۆرتەکەی ئێوەش ئاماژە پێکرا گەشتیاری پزیشکی تەماشای دوو شت دەکا لۆی زۆر گرنگە. یەکێک لەوانە کوالیتی ئیشەکەیە کە چه خزمەتی پێشکەش دەکرێتن و دووەم لەباری ئابووری سەبارەت بە نرخەکەیە. هەردوو بابەتەکە زۆر زۆر گرنگن. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان زێدەباری ئەم دوو بابەتەی کە هەیە ئەمن و ئاسایشێکی زۆری هەرێمی کوردستانیش بوویتە ئەگەری ئەوەی کە خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق لورە دامەدەستگاکانی تەندروستی هەرێمی کوردستان بکەن، چێ لە کەرتی گشتی بیتن چێ لە کەرتی تایبەت. باش دکتۆر، خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق کە ئێستا ئاماژتان بکرێت هەم یەک لەبەر خاتری تواڵێتەکە دێنە هەرێمی کوردستان، دووش لە ڕۆی ئابووریەکە دواتر دێنە سەر بابەتە ئابووریەکەی. بەڵام ئەگەر باس لە کواڵێتیەکەی بکەین لێرە چ جۆرە چارەسەریەک ئەنجام ئەدرێت بۆ ئەو خەڵکە کە لە بەغدا و لە شارەکانی ناوەڕاست کەمترە یاخود نییە؟ بەخۆی دەبێت تەماشای بابەتی گەشتیاری پزیشکی وەکو پیشەسازیەک بکەین. ئەمە پیشەسازیەکە دەبێتە یەکێک لە داهاتە گرنگەکان و هەمە چەشن و هەمە جۆرکردنی داهات لە هەرێمی کوردستان. ئێمە دەبێت بەو شێوەیە تەماشای ئەم پیشەسازیە بکەین و بۆ نەخۆش زۆر گرنگە کە نەخۆشخانەی تایبەت و بسپۆری دکتۆری بسپۆری کارامە هەبیتن بۆ ئەوەی بتوانێت بە ڕێگەیەکی زۆر تەندروست و سەلامەت و بە ئەنجامێکی زۆر باش چارەسەریەکەی بکرێتن، چه وەرگرتنی دەرمانێک بیتن، چه تاقیگا بیتن، چه نیشتەرگەریەکی گەورە بیتن کە بۆی دەکرێتن ئێستا لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ژمارەی زۆری نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان بە حکومی و بە کەرتی تایبەتەوە ئێستا لە ئاستێکن کە ئەم دوو سفتەیان تایە، یان نەخۆشخانەکان بە شێوازێکی سەردەمیانە پێشوازی لە هاوڵاتیان دەکەن و دووەمیش دکتۆری کارامە و بسپۆری وردمان خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. باشە، جەنابەت ئاماژە بۆ ئەکەیت کە وەکو پیشەسازیەکە لێ بڕوانرێت چ جۆرە ئامێرێک و دەرمانێکی پزیشکیمان هەیە لە کوردستان کە لە عێراق نییەوە ئەکرێت ئەمە سوودی لێوەربگیرێت تر هاوڵاتیان نەچنە وڵاتانی دەرەوە لە جاتیەوەی کە بچنە وڵاتانی دراوسەوە کە پێشتر ئەم حاڵەتە زۆر بوو ئێستا ڕووبەکەمی ڕۆشتووە هەر لە عێراق چارەسەرەکان وەربگرێت. ئەو ئامێر و دەرمانانە بەردەستن چین؟ پتر من مەبەستم خاتون شێوازێکی بەرفرانترە. ئێمە کە تەماشای گەشتیاریەکەین خەڵک دێتن بۆ شوێنی مەسەلەن ئاو هەوای خۆش بیتن، شوێنی ئاینی هەیە، شوێنی مێژووی هەیە. دەمانەوێ ئەم پیشەسازیە وەکو گەشتیاری پزیشکیش لەگەڵ هەم دەستەی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەم کۆمەڵەی نەخۆشخانە تایبەتەکان لە هەرێمی کوردستان پێکەوە ئێمە لەگەڵ طبعاً حکوومەتی هەرێمی کوردستان پرۆگرامێک و وەزارەتی تەندروستی پرۆگرامێک دابنین بۆ ئەوەی خەڵک تەشجیع بکەین لە پاڵ گەشتیاری گشتی گەشتیاری تەندروستی و پزیشکیش بکەنە بابەتێکی سەرەکی. خۆشبەختانە باسی ئامێر و دەرمان و تاقیگات کرد، هەموو شت ئێستا لە هەرێمی کوردستان لەبەردەستە. ئیتر بۆ تەشخیص و چارەسەری نەخۆش پێویست ناکاتن سەردانی دەرەوەی وڵات نەکات، بۆ هەندێک نەخۆشی زۆر دەگمەن دەبیتن. ئێستا شێوازەکە پێچەوانە بووە، پێشان خەڵک لە هەرێمی کوردستان بە لێشاو سەردانی وڵاتانی تورکیا، ئێران، ئوردون من مەبەستمەوەیە پرسیار لەو بابەتە لە جەنابتان بکەم. پێشتر خەڵکی هەرێمی کوردستان تەنانەت خوار و ناوەڕاستی عێراقیش هەر سەردانی وڵاتانی دراوسێیان ئەکرد، بەڵام ئێستا توانین بڵین کردارەکە پێچەوانە بۆتەوە بەهۆی کوالەتی و باشی نرخ، چونکە باستی باشی نرخمان کرد
جیاوازی ئەم نرخە چییە کە لێرە ئەنجامەدرێت لە هەرێمی کوردستان و لە شوێنی دیکە بەم نرخە نیە تەنانەت لە وڵاتانی ئەوروپیش دەگەڕێنەوەی خزم و کەسوکاریە بە دەزانێت بۆ زۆربەی لە چارەسەرەکانی جوانکاری و ددان سەردانی هەرێم دەکرێت. ئەمە خاتون لە زۆر وڵاتیش هەیە ئەتۆ تەماشای کە پیشەسازی گەشتیاری پزیشکی دەکەی مەسەلەن لە وڵاتی تورکیا خەڵکی ئەوروپی بە لێشاو دێنە تورکیا لە ئەستانبول عملیاتەکەن بە کوالیتیەکی باش بەڵام بە سعرێکی کەمتر. ئەم گرانی خزمەتگوزاری تەندروستی لە وڵاتانی پێشکەوتوو بۆ زۆر ئەگەر دەگەڕێتەوە. بەڵام ئەوە دلیلی ئەوە نییە کە ئێوە خزمەتگوزاری ئێمە کە لێرە هەرزانترە کوالیتەکەی کەمتر بیتن کوالیتەکەی بە هیچ شێوازێک کەمتر نییە و دەتوانین بەڕەورد بکەین لەگەل وڵاتانی دراوسێ و حتا وڵاتانی پێشکەوتوش شاهدیش ئەو خەڵکەیە کە دێن بۆ چارەسەری لێرە لەلای ئێمە لە هەرێمی کوردستان تەماشای نەخۆشخانەکانی کەرتی گشتی بکەین مەسەلەن 130 ئەو نەخۆشانەی کە سەردانی وەرگرتنی چارەسەری بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە دەکەن دێنە هەرێمی کوردستان لە شاری هەولێر و سلێمانی و دهۆکیش و هەروەها بۆ خزمەتگوزاری زۆری تریش دەمە زیاتر لە 6 نەخۆشخانەی تایبەتمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان و ڕۆژانە پێشوازی لەم هاوڵاتیانە دەکەن و خزمەتگوزاری هەکوگوتم بە ئاستێکی زۆر باش و بە ڕازیبوونی ئەم هاوڵاتیانە دەگەڕێتەوە و کەمبوونی سعریش بە خۆتان دەزانن ئەمە منافسەی ئابوووریە ئەتو کە خزمەتگوزاری بوو منافسە خەڵکێکی زۆر هەبوو پێشکەشکە خزمەتگوزاریەکە ئەکیت نرخەکەی دێتە خوارێ بەڵام ئێمە لە وەزارەتی تەندروستی مەبەستمانە کە بە هیچ شێوەیەک کوالیتی ئەم خزمەتگوزاریە نێتە خوارێ و لە لایەکی ترەوە بە شێوازێکی باش خزمەتی ئەم گەشتیارانە بکرێن چکە ئەمانە میوانن کە میوان دێتن چ بۆ ماڵێ چ بۆ نەخۆشخانە دەبێت ڕێزێکی زۆری لە بگیرێتن بە چارەسەرێکی گونجاوی بۆ بکرێتن. بەڵێ سپاس دەکەین دکتۆر عەبدوڵڵا سەعید ڕاوێژکار لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان بوویت.